ڕاگەیەنراوێکی ڕێکخراوی کۆچی گیانیەوە دەردەخات کە ژمارەی ئەو کۆچبەرانەی لە پێناو ژیانێکی باشتر ڕێگا مەترسیەکانی کۆچیان هەڵبژاردووە لە ساڵی 2014دا زیادی کردووە. ویلیام لاسی سوینگ بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ کۆچ بە بۆنەی ڕۆژی کۆچبەرانی نێودەوڵەتیەوە لە ڕاگەیەنراوێکدا کە لەسەر ماڵپەڕی فەرمی ڕێکخراوەکەی بڵاوی کردوتەوە سەبارەت بە ڕەوشی کۆچ و کۆچبەری لە ساڵی 2014دا چەندین ئاماری خستۆتە ڕوو. لە ئامارەکاندا ئاماژەی بۆ ئەوە کردووە کە 4868 کۆچبەر لە ساڵی 2014دا لە ڕێگا مەترسیدارەکانی کۆچی نایاساییدا گیانیان لەدەستداوە. بەوەش ساڵی 2014 بەرزترین ئاستی گیان لەدەستدانی کۆچبەران تۆمار دەکات کە 2 ئەوەندەی ساڵی ڕابردووە. بە پێی زانیاریەکانی ڕێکخراوەکە زیاتر لە 3000 لەو حاڵەتی گیان لەدەستدانانی کۆچبەران لە دەریای ناوەڕاستدا تۆمار کراون و کۆچبەران بەهۆی تێکشکانی بەلەمەکانیانەوە لەو دەریایەدا گیانیان لەدەستداوە. هەروەها زیاتر لە 500 کۆچبەری تریشان لە کەنداوی بەنغالی زەریە هیندیدا لە نزیک وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیادا گیانیان لەدەستداوە. بەڕێوەبەری ڕێکخراوەکە وەشی خستۆتە ڕووکارێکی پاراستن و ڕزگارکردنی گیانی کۆچبەران لە ئەستۆی تەواوی وڵاتاندا و دەبێت ئۆپراسیۆنەکانی ڕزگارکردنی کۆچبەران زیاتر بکرێن و داوا لە وڵاتانی جیهان دەکات کە ڕێوشۆنی تون بگرنە بەر لە دژی ئەو قاچاقچیانەی کە بازرگانی بە کۆچبەرانەوە دەکەن. ئەویش لە ڕێگەیەوەی کە چیتر کۆچبەرانی نایاسایی وەک تاوانبار تەماشا نەکرێن تا ئەوانی ژاوکار بن لە پێدانی زانیاری لەسەر باندە قاچاقچیەکان. هەروەها داوا لە وڵاتانی جیهان دەکات کە دەرفەتەکانی کۆچی یاسایی و سەلامەت بۆ وڵاتەکانیان زیاد بکەن. تا ئێستاش وڵاتانی وەرگر پۆلینی کۆچبەران بەسەر چەندی ناونیشاندا دەکەن وە کۆچبەری ئابووری پەناخواز و پەنابەر کە بۆ هەر یەکیان یاسای تایبەتیان نێوژیان و سەلامەتیان دەکەوێتە مەترسیەوە کاتێک ناتوانن ئەو پێودانگانەی ئەوان لە خۆیان دابەدی بکەن وە کاتێک ناتوانن بیسەلمێنن پەنابەری ڕاستەقینەن و دەکەونە بەر مەترسی دیپۆرتکردنەوەوە. سەبارەت بە ئاماری کۆچبەرانیش لە سەراستی جیهان ڕێکخراوەکە ڕای دەگەێنێت کە نزیکەی 232 ملیۆن کەس بوون بە کۆچبەری نێودەوڵەتی واتە سنووری وڵاتەکەی خۆیان تێپەڕاندووە بە ئامانجی دۆزینەوەی ژیانێکی باشتر و سەلامەتر. ڕێکخراوەکە وەشی ئاشکرا کردووە کە بە هەبوونی 33 ملیۆن و 300 هەزار ئاوارەی ناوخۆی لە ناوخودی وڵاتەکانی خۆیاندا لە جیهاندا و لەگەڵ هەبوونی زیاتر لە 16 ملیۆن ئاوارەی دیکە جیهان ڕیکۆردێکی نوێ تۆمار دەکات کە ئەوەش بەرزترین ڕێژەی ئاوارەبوونی خەڵکە بەهۆی شەڕ و ململانەکانەوە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە. هەر بەپێی زانیاریەکانی ڕێکخراوەکە قەیرانە ئەمنیەکانی عێراق و سووریا و لیبیا و ئەفریقای ناوەڕاست و سوودان و پەتای ئیبۆلا و گۆڕانکاری لە کەشوهەوا لەوانەیە فاکتەری سەرەکی بووبوون لە پشت ئەو ئامارە نوێیانەی کە کۆچبەران و ئاوارەکان تۆماریان کردووە. بانکی مون سکرتێری گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانیش لەسەر ماڵپەڕی فەرمی ڕێکخراوەکە نووسیوێتی با لە ڕۆژی کۆچبەرانی جیهاندا پابەندبوونی خۆمان دووبارە بکەینەوە بۆ دروستکردنی کۆمەلگا فرەیی و کراوەکان و دەرفەت و ژیانێکی پڕشکۆ بۆ کۆچبەرانی نێودەوڵەتی فراهم بکەین. شیاوی باسە 18 دیسەمبەری هەموو ساڵێک ڕۆژی کۆچبەرانی نێودەوڵەتی و مەبەست لە دیاریکردنی ئەم ڕۆژە بۆ ڕێزگرتنە لەو کۆچبەرانەی کە وڵاتەکانی خۆیان لەبەر هۆرەوەکارێک بێت بەجێهێشتووە. ڕۆژی 18 دیسەمبەر لەلایەن کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 2000 وەک ڕۆژی کۆچبەرانی جیهان دەستنیشان کراوە.